سمپۆزیۆمی ئارت کەمپ ڕۆژی 4 مانگ تا ڕۆژی 11 ئەم مانگە بەردەوامە بێت کە پێشانگایەکی هاوبەشە کۆمەڵێک شێوەکار کۆ دەکاتەوە لە زۆرێک لە وڵاتە جیاوازەکانەوە بێگومان قسە و باسی زیاتر دەربارەی ئەم سمپۆزیۆماکەم زۆر بەڕێز شێوەکار مەریوان جەلال لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ منە بێت. کاک مەریوان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە ئێوە. زۆر سپاس. سپاس دەکەم. سمپۆزیۆمی ئارت کەمپ مانای چییە و چۆن ئەم شێوەکارانە کۆبوونەتەوە؟ زۆر سپاس. بەڵێ ئەمە دووهەم جارە ئەم سیمپۆزیۆماکرێ لە شاری کلیفت لە ئەڵمانیا. پەیامەکەشەوەیە کە کۆمەڵێ لە هونەرمەندان بە هەموو شێوە جیاوازەکان بەشدارن لێرە. زۆربەی هونەرمەندەکان لێرە خۆشبەختانە کوردن، کوردی هەموو ناوچەکانی کوردستان، ئەوەی کە جێگەی خوشحاڵی چێ کۆمەڵێ لە هونەرمەندانی ئەڵمانیش لێرە بەشدارن. منیش وەکو میوان لەگەڵ هاوڕێم کاگاری میرزا لە بەریتانیاوە هاتین بۆ ئێرە بەشدارین. هەڵبەت پەیامی ئیشەکەشەوەیە کە کۆبوونەوەیە لەم شوێنە کە ناوی دراوە ئارت کەمپ. شوێنەکە وێزگەی شەمەندەفەرێکی کۆنەکراوە بە ئێستا کراوە بە شوێنێکی کەلتوری و نمایشی هونەری دیارە. بەڵێ مەبەست چییە کە شوێنێک کە پێشتر وێزگەی شەمەندەفەر بۆ ئێستا کراوە بە شوێنێک وەکو کەمپێکی ئارتی لێ هاتووە؟ بەڵێ دیارەوە لە دنیا زۆر باوە کە ئەو شوێنانی کە بەکار نایەن و ناشتوانن بڵێن بیردۆخێن چکە تێچوویەکی زۆری کێچێ، بەڵام لێرە ئەو شوێنانە گۆڕن بۆ شوێنی هونەری و کەلتوری کە توانن سوودی لێبینی. بە تایبەتی ئەم شوێنە کە خۆی شوێنێکی خۆی بۆ خۆی بیناکە شوێنێکی زۆر هونەری و جوانە، دوای دەستکاریکردنێک توانیویانە کە ئەو شوێنە بگۆڕن بە شوێنێکی هونەری. ئەوەش دیارە وەکوتم لە دنیای باوە زۆربەی شوێنە کارگەکان وەکو لای خۆمان ئێستا کارگەی جگەرەی سلێمانی کراوە بە شوێنێکی کەلتوری کە لەو بڕوایم شوێنێکی زۆر جوان و بەسوود دەبێت بۆ هونەر و بۆ کەلتور و بۆ هەموو بوارەکانی هونەر لەو شارەدا. لە هەمان شت لێرەش هەمان شتە. بەڵێ کاک مەریوان سیمپۆزیۆمەکە تەنها شێوەکارانی کورد و ئەڵمان تیای بەشدار بوون یان شێوەکاری وڵاتانی تریش؟ هەڵبەت 36 هونەرمەند بەشدارە، ئەوانەی کە لە ڕۆژ ئاوا کە خۆیان بۆکو پەنابەر ئێستا لێرە ئەژین بەڕاستی ئەوانە زۆربەی ئەوان بەشدارن. هونەرمەندانی کەش وەکو ئەڵمانیا کە بەشی ڕێیسی بەرکەوتووە، بەلجیکا، سوید، بەریتانیا، دانیمارک، ئەمانە هەمووی بەشدارن، هەریەکە و لە وڵاتی خۆیان هاتووە. بۆ ماوەی هەفتەیەک ئێمە ئیشەکەین لێرە وەکو سیمپۆزیۆم کاری هونەریەکەین، بەشەکانیش پێگاتون لە وێنە کێشان و پەیکەرسازی و منیش بە تاکتەنیا و خۆم سیرامیکەکەم کە خۆشبەختانە چانسێکی باشم بوو لێرە کە بتوانم کارەکان وەکو سیرامیک بە ئەنجام بکەین. زۆر باشە. جیاوازی چییە پێشانگایەک یاخود ئەنجامدانی کارێکی شێوەکاری کارێکی هونەری بۆ خۆت بەتەنیا و کارێک کە دەستە جەمعیە وەکو بەشداریکردن لە سمپۆزیۆمێکی لەم شێوەیە؟ زۆر سپاس. ئەوە بەڕاستی زۆر گرنگە بۆ هونەرمەند کە ئەو پەیوەندیە دروستەکە لە ڕێگای بۆ نمونە سیمپۆزیۆم بێ یا هەر چالاکیێکی کەبێت کە بە شێوەی کۆمەڵ بکرێت. ئەوە بۆ خۆی هەم تۆ لە ڕێگای ئەم سیمپۆزیۆمە لە ڕێگای هەر چالاکیەکەوە بێ هونەرمەندانی تازە ئەناسیت، کەلتوریکی تازە ئەناسیت. ئێستا من بۆ نمونە بەڕاستی هاوڕێش شێوەکاری ئەوانی کە ناسی و من لێرە بە تایبەتی ئەوانی خەڵکی ڕۆژاوان لەو بڕوان نەبووم کە کۆمەڵێک شتێ ئێمە نایزانین لەبارەی با بڵین کەلتوری ڕۆژئاوا کە کوردن وەکو ئێمن لەوانەیە ئاخافتنمان وەکو جیاواز بێ بەیەکەوە، دایلۆگمان جیاواز بێ، بەڵام
هەوڵە دەین هەر بە کوردی قسە بکەین لەگەڵ یەکتری ئەمە بۆ خۆی ناسیاندنێکی زۆر باشە. اینجا سەرڕێی ئەوە من لەگەڵ ئەڵمانێک یا لەگەڵ کەسێکی کە ئەگەر فەڵین لێرە پەشدار بێت ئیشە تاکێکە ئەوەیە کە تۆ کە بە تاگیشەکەیت هەر خۆتی، بەڵام لێرە بەدەرەوەی کە تۆ کاری هونەریەکەیت و کارێکەکەی کە نمایشیەکەی لە کۆتاییە لەگەڵەوەشتا پەیوەندی دروستەکەیت. ئەو پەیوەندیش ئەمێنێتەوە پرۆژەی جیاوازتری لێ دروست بێ. هەوڵە دەی تۆ ئەم پەیامە بگەێنی بەوانەی کەش بۆ نمونە من ئەگەر کەسێکی ئەڵمان بێت دەتوانم باسی زیاتری بۆ بکەم، باسی کەلتوری با بڵین کوردی زیاتر بۆ بکەم، یا با بڵین کەسێک کە بۆ نمونە عەرەبیشی تایە لێرە بەڕاستی بیرم چوو دوو هونەرمەندی سووریشی تایە کە ئەوان عەرەبن، یعنی بەڕاستی ئەمە ڕۆژانە بە عەرەبی قسەیان لەگەڵاکەین، بەڵام خۆشە ئەمەش بۆ خۆی پەیوەندیی کە دروست دەکات. هیچی بە کۆمەڵ زۆر جیاوازترە، زۆر شت فێرە بی بەڕاستی چێژی زیاتریش چەند من فێر بم ئەوان دەر لە منەوە فێرە. ڕاستە، زۆر باشە. من ئێستا بەشێک لە تابلۆکان و بەشێک لە کارەکان ئەبینم پێچێت هەر هونەرمەندە بە تەکنیکی تایبەتی خۆی و بە شێوازی تایبەت بە خۆی کاری کردبێ، پێ ناچێ هەمووتان لە ژێری یەک ناونیشان لەم سمپۆزیۆمە بەشدار بن. بەڵێ ڕاستە، ئێمە لێرە هیچ هینێک نییە، با بڵێن چۆنڵی دەخێک نییە ئێمە هەمومان ئیشی لەسەرکەین، هەچ کەس سەربەستە چۆن ئیژەکە. ئەوەش بەڕاستی بۆ ئەوە نییە کە با بڵین وەکو پەیامێک هەمومان بڵین یەکشە دروستەکەین، نەخێر. هونەرمەند سەربەستە چی دروستەکات، چەند تابلۆ دروستەکات، بەڕاستی لە کۆتاییە دوو تابلۆ سێ تابلۆ نمایشەکرێت بە پێی شوێنەکە، چکە شوێنەکەش بەو دەرەجەیە گەورە نیە بتوانێت هەموو ئیشەکان لە خۆی بگرێت. بەڵام ستایلی هونەرمەندەکە بۆ خۆی لێرە سەربەستە چی دروستەکات. من سیرانێکم هەڵبژاردووە، یعنی توانیم لە ڕێگای با بڵێن قوڕەوە کۆمەڵێک ئیشی خۆم نمایش بکەم. هەڵبەت ئەوەی کە من کردومە بۆ نمونە جیاوازە لەوەی یەکێکە من بە سێ شێوە ئیشەکەم لێرە، بەشێکیان لێرە دروستم کرد، بەشێکیان لەگەڵ خۆمە هێنا لە بەریتانیەوە لەگەڵ خۆمە هێنا، بەشێکیشی لەگەڵ هونەرمەندەکانە ئیشەکەم. ئەو تەجربەیە پار لە سیمپۆزیۆمی پار کردم بە هەمان شێوە لێرەش دووبارەم کردەوە کە جێگای خۆشحاڵیە هونەرمەندەکانیش بەشدار پێ بکەی لەو ستایلەی خۆت. ستایلی هونەرمەندەکانیش بەڕاستی شتی زۆر نایبیتە، شتی زۆر تازەیتە. من بۆ خۆم سەرسامم بە هەندێک ئیشیان کە بۆ من تازەن بەڕاستی، بە تایبەتی پەیکەرتاشەکان کە لەسەردار ئیشەکەن شتێکی زۆر تازێ و بەم چەند ڕۆژە توانن لە پارچەیە داری گەورەی با بڵێن مەتر بەرز کارێکی هونەری دروستەکەن. ئەوەش بۆ خۆی جێگای سەرسوڕمان. زۆر باشە. کاک مەریوان، ڕەنگە ئەم پرسیارە بۆ تۆ نەبێت، بەڵام ئەتوانی وەکو هونەرمەندێکی شێوەکار وەڵامم بیتەوە. بەشداریکردن لە با بڵێن سمپۆزیۆمێکی لەم شێوەیە ئاراستەی کارەکەت ناگۆڕێت لە کاتی کارکردن بە گروپ؟ بەڵێ ڕاستە، بەڵێ من زۆر جار ئەمەوێت چونکە لەبەرەوەی زۆر جار کاتەکە و نییە، کاتەکە زۆر کەمە، مەجبوری تۆ دەستبەرداری هەندێک شتی ببی لەو ستایلەی کە خۆتیشە لەسەر کردووە. ئەبینی لە ڤیدۆکانە کۆمەڵێکیان کە تابلۆی زۆر گەورەیان بەدەست بەڕاستی ڕاستە، یعنی زۆر جار ئەبینم کە سەیری ئیشە کۆنەکانیان ئەەکەمەوە لە مۆبایلەکە لە ئینتەرنێت، ئەڵێن تۆ زۆر ئەڵێ چی بکەم کاتەکەم کەمە بێ من ئەمەنە ئیشکەم. بەڕاستی من بۆ خۆم ئەمان شتم بەسەر هاو مەجبور شتەکانم گۆڕی، یعنی ناتوانیت ئەو ستایلە بەیانی سەعانوەی تێرە تا 6 بۆ 10 ئیش بکەیت، کاتەکە و کەمە. هەر ئەوە نەمەجالە دێ کە تۆ تەرکیز بکەیت لەسەر ئیشەکە، ئەوەش پەلەپەلی تێکەوێ و دیارە زۆر جار ئەو شتە نییە کە بەدڵی خۆتە. بەڵام لە پەنای ئەمەیە کۆمەڵێک ناقەشات و کۆمەڵێک قسە دروست دەبێت کە تۆ لە ڕێگای ئیشەکەتەوە توانی کۆمەڵێک پەیامی تازە بە بەرامبەرەکە دوێت. ئەوەشمان لەبین نەچێ ڕۆژانە میوانیە بۆ ئێرە، میوانەکانیش قسە لەگەڵاکەن، کەسەکان قسە لەگەڵ هونەرمەندەکان پەیوەندی دروستەکەن. ئەوەش بۆ خۆی بەڕاستی دەرگایەکی زۆر باشە بۆ هونەرمەند کە باسی کارە کۆنەکانیشی بکات لێەوە.
زۆر باشە بێگومان هوەری شێوەکاری ئێستا لە هەموو دنیا بەرفراوانیەکی زۆر بەخۆ ئەبینێ و چەندەها ڕێباز و ستایلی جیاواز هەیە ئەگە بەراوردێک بکەی بە کارەکانی هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی جیهانی تا چەندێک هونەرمەندانی کوردیش لەگەڵ ڕێڕە و لەگەڵ ستایلە جیاوازەکانی ئەم سەردەمەی هوەری شێوەکاری ئاڕۆن بەڵێ خۆی هوەر بەڕاستی سنوورەکان کاڵە بێتەوە لە بینەکانیان ینی ئەو با بڵین ئەو ستایلانەی جارەکە ئیشی پێکرا ئێستا ئیشی پێکرێ بەڵام شتی زیاترێ چێت بەسەر هونەرمەندەکانیش بەڕاستی من بەش بە حاڵی خۆمەوەی کەی بینم لێرە هیچ جیاوازیەک ناکەم لە بینی هونەرمەندێکی ئەڵمانی و با بڵین دیار هونەرمەندێکی کورد کە لێرە ئیژەکات یعنی ئەو توانایی کە ئەمانە هەیەە من هەمە یا هەچ کەسی خۆشەیەتی هەمان ستایلە کە یا با بڵێ هەمان توانایە کە هونەرمەندێکی ئەڵمانی چەکات ئەو هونەرمەندەی لە تەنیش بنەوەیژەکات ئەڵمانیە بەڕاستی یعنی زۆر جا پرسیار لە منەکە بۆ هەندێک شت یعنی یا من شتێکی پێڵم ئەمە باسیەوە ناکەم کە من توانام زۆرترە لەو نە ئەتوان بڵم یەکسانی لە زۆر شتا چونکە ئێمە ئەتوانین هونەری خۆمان بەو ئاڕاستی خۆمان کە ئیشی پێکەین لێرە جێگای بکەینەوە لەو بڕایشان جێگاشی بۆتەوە خەڵک بینەری ئێرە تابلۆی ئێمە ئەکرێت لە ماڵەکانیانە دایانێ من ئێستا بۆ خۆم ئەو جیاوازیە نابینم ئەوەی کە زۆر جیاوازە ئەبێندێ کە ئاڵێن هونەرێکی جیهانیە بەڕاستیەوە ئەیگەڕێنەوە بۆ بابەتێکی کە ئێستا تۆزە کورسە لێرە باسیکەم بەڵام ئەوە زیاتر وەکو بانگەشەیەک و ئیعلامێکی زۆری لەسەر بێت و خەڵکێکی زۆر پارەی هەیە و پارەیە بۆ ئەو ئیشانە بەڵام بۆ ئێستای ئێمە ئەمە زۆر گرنگە من لەو بڕوایم ئەو هونەرمەندانەی لێرە ئیشەکەن هیچ جیاوازیان ئەو هونەرمەندانەی لە ئەڵمانیا و لە بەریتانیاش ئیشەکەن چونکە هونەرمەندمان هەیە سەلمان دێتی بۆ نمونە بەهرام حاجۆی چەکە لە هونەرمەندانەی کە هەموو ئەڵمانی ناسێ بەڕاستی یعنی هیچ جیاوازێکی نییە لەگەڵ لەوحەی بەهرام حاجۆ زۆر لەوحەیەکی هونەرمەندێکی ئەڵمانی گرانترە لە وڵاتەیە کوردێکە و 30 ساڵە 35 ساڵە لە وڵاتە ئەژی بەڕاستە بۆیە من جیاوازی نابینم و ئەوەی کە من لە کوردستان فێری بووم لێرە لە بڵین لێرە پراکتیس یەکەم و یا بەکارێنمەوە یا ئەو کەلتوری کە خۆم ئەی خەمە ناو تابلۆکەوە هەڵبەت ئەمە بۆ جمهورێکی ئەڵمانی یا ئینگلیزی یا هەر جمهورێکی کە بێت تازەیە بەڕاستی ئەتوانێت شتی تازە پێ بێت لە ئێمەوە بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز مەریوان جەلال شێوەکار سپاس دەکەم کە لە ڕێی سکایپەوە لەگەڵ من بووی